نرخی نەوت چەند ڕۆژێکە ڕووی لە بەرزبوونەوەیە. ئەمڕۆ نەوتی برنت 91 دۆلاری تێپەڕاندووە. پێشبینی بەرزبوونەوەی زیاتریشی لێ دەکرێت. ئەوەش بەهۆی کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوت. بانکی ئەمریکی گۆڵدمان ساکس پێشبینی دەکات لە ئەگەری بەردەوامبوونی کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوت لەلایەن سعودی و رووسیا نرخی نەوت لە ساڵی داهاتوودا بۆ 107 دۆلار بەرز ببێت. درێژکردنەوەی ماوەی کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوتی سعودی و رووسیا بۆ 3 مانگی دیکە بە هۆکاری بەرزبوونەوەی نرخی نەوت دادەنرێت کە 91 دۆلارە. ئەوەش بەرزترین ئاستە لە ماوەی دەمانجی ڕابردوودا. بانکی گۆڵدساکس پێشتر پێشبینی کردبوو کە نرخی نەوت لە کۆتای ئەمساڵدا دەگاتە 86 دۆلار و لە کۆتایی ساڵی داهاتوودا دەگاتە 93 دۆلار. بەڵام ئێستا بانکەکە دەڵێت دوو هۆکار هەن کە بەهۆیانەوە نرخی نەوت لە پێشبینیەکانی پێشووی زیاتر بەرز ببێت. بانکەکە دەڵێت پێشبینی دەکرێت سعودیا 500,000 بەرمیلی ڕۆژانە کەمتر بەرەم بهێنێت لەوەی کە پێشتر پێشبینی کراوە. بەتەنها ئەم بڕیارە نرخی نەوت 2 دۆلار بەرز دەکاتەوە. باسی لەوەش کردووە ئەگەر ئۆپێک پڵاس بەردەوام بێت لە درێژکردنەوەی کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوت ئەوە نرخەکان زیاتر لە پێشبینیەکانی بەرزتر دەبنەوە. لاگەری بەردەوامبوونی ئەو ماوەیی کە تێیدا بەرهەمهێنانی نەوت کەم دەکرێتەوە نرخی نەوت بۆ 107 دۆلار لە ساڵی داهاتوودا بەرز دەبێتەوە.